پرسی سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان ئەگەر تا ئێستا گومانی لەسەر بوو بێت لە ئێستا بەدواوە زۆرنەی یاساناسان و شەقامی کوردیش گەیشتونەتە ئەو باوەڕەی یاسا سەروەر نییە و هەر کاتێک دەسەڵاتداران بیانەوێت بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن بە بڕوای یاساناسان لە ئێستادا مامەڵەکردنی دەستگا دادوەریەکان لە هەرێمی کوردستان بە سیاسی کراوە. پاوەێکی شاراوە هەیە لە هەرێمی کوردستانە حەز ئەکات دنیای ڕۆژنامەنووسی دنیایەکی سەوز نەبێت مێرجێکی سەوز نەبێت خەڵک لە پاڵا بحەسێتەوە مێرجێک نەبێت کە خەڵک قسە بکات و بە یاسای کاری ڕۆژنامەوانی دادگایی بکرێت. ئێستا کە تۆ بتەوێت ئازادی بەدەست بێنیت لەم کۆناغەیە ئەتوانم بڵێم مەترسیەکەوێتە سەر ژانی هەموو ڕۆژنامەنووسەکان و بۆ بەیاننامەیەکی کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕۆژێک دەری کرد و ئێوارەکەی پەشیمان بوویەوە بەڕاستی من خۆم بە ئاشکرا نووسیمە دەری نەکردایە بەیاننامە پێش باشە حکومدانی خەڵک بە زۆڵم و بە بێتاوانی بە بەیاننامە چارەسەر نابێت ئاواهی بە بێدەنگ ناوەستین و قسەی خۆشمان گەیانووە و ڕخنەی خۆشمان گەیانووە ئەگەر هاتوو زانیمان سەندیکاکەمان بەرامبەر بەم زۆڵم و زۆرە بێدەنگ ئەبێت بە دەردی عەرەب ولا لكل حادث حديث ئەو کاتە بێ هەڵوێستێکی جدیمان هەبێت ئەو هەڵوێستە جدیت چییە نازانم ئایا بە هەڵپەساردنی کارەکەمانە بە بەرزکردنەوەی سکاڵایەکە لە هەر دادگایەکی تر هەر دادگایەک بە دەر لەوەی کە دادگا بڵێن ناتوانێت مافی ڕۆژنامەنووسان بەدەست بێنێتەوە چونکە ئێمە لێرە دانیشتوین بەرگری لە ڕۆژنامەنووسانەکەین. یاساناسان پێیان وایە دۆخی دادوەری و سەروەری یاسا لە هەرێم لە قەیراندایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە کەسی تۆمەتبار لە هەولێرەوە ڕای کردووە بۆ سلێمانی و لە سلێمانیەوە بۆ هەولێر و لە پێچینەوەی لەگەڵدا نەکراوە هەروەها داڵدەدراون بێ ئەوەی دەسەڵاتی دادوەری هیچ هەنگاوێکی یاساییان بەرامبەر بگرێتە بەر. بەداخەوە دوای ساڵ ئەزموونی حکومڕانی ئەگەر ئێستا دقت بین ئاستی ئازادی شەخسیەکانمان ئاستی ئازادیەکانی دەبرین و ڕۆژنامەگەری ئاستی مافرام مەدەنیەکانمان بەبراورد بە 30 ساڵەوە پێش بەرەو پێشەوە چوو بێ جۆرێک لە کاشکشی پێداوە ئێستا وای لێ هاتووە ئەو جۆرئەت و ئازادی کە جاران هەبوو لە 2 ساڵ لە 20 ساڵەوە پێشا هەبوو ئێستا بە زۆرە لە جۆرەکان کۆنتڕۆڵ پێ بە دەستەمەوە پێوە خەڵکمان بۆ ئەترسێنرێ بۆ ئێوانی دیکەش بترسێنرێن کە سنووری خۆیان بزانەوە ئەگە سنووری خۆیان نەزانن ئەوە سیناریۆ ئامادەکراو هەیە و ڕێگەی دادگایی نەبەرەوە دادگایەکانی بەداخەوە لەبەرەوەی ئێمە لە کوردستانە ئەژین هەر سێسی دەسەڵاتەکەی کە هەمانە ئەگەرچی گەڕووی شقڵیەوە جیاکرانەوە دەسەڵاتەکانی یاسادانە جێبەجێکردن دادوەری بەڵام هەرێک لەمانە بەڕاستی بە شێوەیەکی پیشەیی کار ناکەن و سەربەخۆیی بڕیاردانیان لایکوانیە. بەپێی ڕاپرسیەک 84.9 هاوڵاتیان و شەقامی کوردیش پێیان وایە دادگاکان بە سیاسی کراون و مامەڵەکردنیان لەگەڵ جێبەجێکردنی دەقی یاساکان سربەخۆیانە نییە و بە سیاسی کراون. نمونەش ئازادکردنی ئەو سێ تۆمەتبارەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئازاد کران کە بە تۆمەتی هێرشکردنە سەر غالب محەممەد دەستگیر کرابوون و سزادانی چالاکوانانی بادینان و دهۆک و داتاشینی کۆمەڵێک تۆمەت کە بە بڕوای یاساناسان یاسایی نەبوون چونکە ئەوانەی یاسا دەردەکەن دەبێت خۆشیان پابەندی بن نەک تەنها بۆ چینێک یاسا سەروەر بێت و بەشێکی دیکەش بەخشراو بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.